با گفتوگۆی ئەم بابەتە بکەین لەگەڵ بەڕێز سەرمەد بایەتی شرۆڤەکاری سیاسی و سەربازی لە بەغداوە ڕاستەوخۆ میوانی کوردستان 24 بەڕێز بایەتی زۆر سپاس بۆ ئامادەبوونت هەر لەگەڵ و پێشهاتانەی سووریا عێراق کەوتە خۆی سنوورەکانی تونت کردەوە لەگەڵ سووریا پێتان وایە داوایەکی لەو شێوەیە لە ئەمریکا بکەن کە هێزەکانیان زیاتر بمێنەوە لە عێراق؟ بسم الله الرحمن الرحيم تحية لكم بەخشندەی مێرەبان سڵاو لێ و بینەران ئاستەکەی تاکو ئێستا هیچ لایەنێکی عراقی نییە کە ئەو داوای لە هێزەکانی ئەمریکا یاخود هێزەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی کردبێت ماوەیەکی زیاتر لە عێراق بینەوە چ لە بنکەی عین ئەسەد بێت یاخود لە هەولێریە ناوچەیەکی دیکە هەموو ئەوەی ئێستا هەیە ئەوەیە کە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بەشێکە لە هاوپەیمانی نێودەوڵەتی ئەگەر هاوپەیمانی نێودەوڵەتی عێراق جێبهێڵێت پەیوەندی دوو قۆڵی لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەردەمێنێتەوە مەقسەمان لەسەر ئەم پرسە کردو لەگەڵ ئەمریکا وەکو گوتمانە پەیوەندیەکە دەبێتە پەیوەندی دوو قۆڵی لە نێوان عێراق و وڵاتانی هاوپەیمانی نێودەوڵەتی سەرباری بوونی هاوپەیمانی ناتۆ لە عێراقدا و ئەمە پەیوەندیەکی هەمیشەییە هیچ داواکاریەک نەکراوە بۆ ئەوەی کە ماوەی مانەوەی هێزەکان درێژ بکرێت. پێتان وایە عێراق ئەم داوایە دەکات یاخود خۆی دەتوانێت لەگەڵ گۆڕانکاریەکانی ناوچەکە خۆی بگونجێنێت و بتوانێت سەروەری خۆی بپارێزێت؟ يعني هنالك تعاون مستمر هەماهەنگی بەردەوام هەیە لە نێوان عێراق و هاوپەیمانی نێودەوڵەتی و لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا وڵاتانی دیکە لە ڕێگەی ئۆپەراسیۆنی هاوبەش فەرماندەی ئۆپەراسیۆنە هاوبەشەکان ئەندامانی ئەوانیشی تێدا ڕاوێژکارەکانی هاوپەیمانی نێودەوڵەتی لە ئۆپەراسیۆنە هاوبەشەکان و لە ژووری ئۆپەراسیۆنە هاوبەشەکان جگە لە هێزەکانی دیکە بنمونە لەگەڵ هێزەکانی پێشمەرگە هاوپەیمانی نێودەوڵەتی هەماهەنگیان هەیە لە کەواتە لەو چوارچێوەیەدا کاریان لەگەڵ دەکەن بەڵام بەدیوێکی دیکە گرنگترین شت بۆ ئێمە لە هاوپەیمانی نێودەوڵەتی بریتیە لە هێزەکانی ئەمریکا و هێزەکانی فەرەنسا کە ئەوان یارمەتی ئێمە دەدەین لەبەرەوەی ئێمە پەیوەندی بە هێزمان لەگەڵ ئەو دوو وڵاتەدا هەیە. عێراق دەتوانێت خۆی بەتەنیا قسەی ئێمە لە دوای ساڵی 2025 و کشانەوەی هێزەکانی ئەمریکایە دەتوانێت بەتەنیا خۆی وڵاتەکەی خۆی بەڕێوە بەرێت بەبێ هاوکاری هێزەکانی هاوپەیمانان؟ يعني هذا السؤال بابەتە دوو ڕەهەندە خۆ دەگرێت ئەگەر بێت و باسی بوونی زەوینی یاخود وشکانی هێزەکانی بیانی بکەین ئێمە پێویستمان بە هیچ هێزێک نییە لەبەرەوەی ئێمە هێزی سوپامان هەیە دژە تیرۆرمان هەیە پێشمەرگەمان هەیە ئێمە هێزەکانی پۆلیسمان هەیە حاجی شعبیمان هەیە پێویستمان بەوانە نییە بەڵام لە ڕووی ئاسمانیەوە ئێمە پێویستمان بە پاراستنی ئاسمانە بەڵام تەنیا پێویستمان بە دژە با بڵێن بەرگری ئاسمانیە و پێویستمان بەڕادارە بۆ پاراستنی ئاسمانی عراقی بەڵێ ئێمە لەم ڕۆ لاوازین و ئیسرائیل ماوەیە کە هەڕەشە لە عراق دەکات بە هێرشکردنە سەر گروپە چەکدارەکان و چەند پێگەیەکی دیاریکراو لە نێو عراقدا ئێمە ناتوانین ڕێگری لەو هێرشانە بکەین لەبەرەوەی ئەوان لەم ڕۆ لە ئێمە پێشکەوتوتر. پێتان وایە ئەگەر ناکۆکی نێوان گروپە چەکدارەکان لەگەڵ ئیسرائیل یاخود هێرشەکانیان بۆ سەر پێگەکانی ئیسرائیل بەردەوام بێت ئەمریکا دەتوانێت عێراق بپارێزێ لە هەڕەشەکانی ئیسرائیل؟ سوال مهم پرسیارێکی گرنگە تاکو ئەم ساتە بەڕاستی پڕاشکاوی قسە بکەین ئەگەر بوونی ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا و هاوپەیمانی نێودەوڵەتی لەسەر خاکی عراق نەبووە ئەو کات زۆر دەمێک بۆ هێرشکرا بۆ سەر عراق ئەم ڕاستیە زۆر کەس دەیزانن بەڵام بوونی هێزەکانی ئەمریکا لەسەر خاکی عراق ڕێگری لە ئیسرائیل کردووە هێرش بکاتە سەر خاکەکەی لەبەرەوەی ئەمریکا گوتێتی چۆن هێرش دەکەنە سەر وڵاتێک ئێمە لەوێ بوونی سەربازیمان هەیە ئەمە ڕاستیە کە ئیسرائیل بەباشی لێ تێدەگا بۆیە بەڵێ بوونی هێزەکانی ئەمریکا هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەگەر بچنە دەرەوە ڕەنگە هێرش بکرێتە سەر گروپە چەکدارەکان. زۆر باشە ئەمریکا داوای ڕادەستکردنی چەک لە گروپە چەکدارەکانی عێراق دەکات خۆشتان دەزانن ئەم گروپانە هی بەشێک لە سەرکردە شیعیەکانن لە عێراقدا و ڕەنگە چەک دانەنێن پێتان وایە کە ئایندەی عێراق بەرەو کوێ دەڕوات بەو دۆخەوە؟ لا هنالك تفاهمات بابەتەکە بەم شێوازەیە لێک تێگەیشتنی باش هەیە لەم ڕۆوە لە نێوان سەرۆکوەزیرانی عێراق و لە نێوان گروپە چەکدارەکان لە ڕێگەی چوارچێوەی هەماهەنگیەوە ئێمە
ئێستا گەیشتوینێتە خاڵێک دەتوانین بڵێم قۆناغی پێشکەوتوو و هەنگاوی باشمان بڕێوە لە هەوڵی ئەوەداین کە هۆکاری بوونی ئەو چەکە لە لای گروپە چەکدارەکان لە بنەڕەتەوە نێڵێت چونکە ئەگەر هۆکارەکە نەمێنێت چەکەکەش نامێنێت ئەوان دەڵێن ئەگەر هاوپەیمانی نێودەوڵەتی و ئەمریکا کە داگیرکەری خاکی عراقم بستنە دەرەوە لە ساڵی 2025 یاخود ساڵی 2026 لە هەولێر بستنە دەرەوە پێویست بە بوونی ئەو چەکە ناکات چیتر لەلایەن گروپە چەکدارەکان بۆیە حکوومەت کار بۆ نەهێشتنی پاسا و هۆکاری ئەوە دەکات کە ئەمان ئەو چەکەیان بۆی هەڵگرتووە. بەڵام خۆهێزەکانی ئەمریکا لە عێراقن یاخود سەربازەکانیان لە عێراقن بەڵام بەرەی مقاومە لە عێراقەوە هێرش دەکاتە سەر ئیسرائیل. يعني هم لا يوجد شيء شتێک نییە بەڕاستی بڵێم بەجێگیری سەرچاوەکەی لێرەوە لە عێراقەوە بۆ ئێستا حوسیەکان هێرش دەکەنە سەر ئیسرائیل بەڵام دەڵێن ئێمە بە هەماهەنگی لەگەڵ مقاومەی ئیسلامی لە عێراق ئەم کارەمان کرد و کاتێک پرسیارمان کرد سەبارەت بە هەنگاوتیان ئێمە تەنیا سوودمان لە ئەزمموی مقامی عراقی وەرگرتووە و سوودمان لە پلاندانانی مقامی عراقی و وەرگرتنی نەخشەکە وەرگرتووە بەڵام هیچ هێرشێک لە خاکی عراقەوە تاکو ئێستا لەو ساتەوەی کە ڕێکەوتن کراوە لە نێوان ئیسرائیل و حزب الله هیچ هێرشێک لە عراقەوە نەکراوە. کەواتە دەتوانین بڵێن قۆناغی پێش هێرشەکانی ئیسرائیل بۆ سەر لوبنان و گۆڕانکاریەکانی سووریا لەگەڵ ئێستا کە ئەو گۆڕانکاریانە هاتوونەتەکایەوە بۆ بەری مقاومە لە عێراق دوو قۆناغی جیاوازە؟ يعني ما حصل في سوريا ئەوەی لە سووریا ڕوویدا والاتفاق بين حزب الله وەرچەرخانێکی گەورە بوو ڕێککەوتن لە نێوان حزب الله و ئیسرائیل نیوەی هیلالی شیعی کۆتایی پێهێنا ئەو ئێستا لە هیلالی شیعی ماوەتەوە عێراقە و ئێران. عێراق ئێستا ڕووی لەو ئاراستەیە کردووە کە ئاراستەیەکی جیاوازە لە وڵاتانی دیکە لە بەرەوەی عێراق پێی وایە ناوچەکە لە گۆڕانکاریدایە بۆیە ئێمەش بەدوای بەرژەوەندی خۆماندا دەگەڕین کە بەرژەوەندی باڵای گەلی عێراقیە شتێکی ئاسان نییە کە تۆ بەرژەوەندی گەلی عێراقی بکەتە قوربانی بۆ ئەموو ئەو بۆیە من پێم وایە ئێستا عێراق بە هەنگاوێکی لە سەرخۆ و ئارامانە هەنگاو دەنێت تەنانەت سەردانەکەی شەتڕیش بۆ سووریا هەنگاوێکی باش. زۆر سپاس دەکەم بەڕێز سەرمەد بایەتی شرۆڤەکاری سیاسی و سەربازی لە بەغدا لەگەڵمان بووی. دەست خۆش.